کەناڵی پەیام پێ دەنێتە 17هەمین ساڵیادی دامەزراندنی وەک یەکەم کەناڵی ئاسمانی ئیسلامی لە کوردستان دەستی بە پەخش کرد. کەناڵی پەیام لە ساتی دامەزراندنی تا هەنووکە وەک سەکۆیەکی بوێر و چالاک لە خزمەتی چین و توێژە جیاجەکان بووە و داکۆکیکاری مافی هاوڵاتیان و بەرگریکاری ڕاستەقینەی مافخوراوان بووە. ڕۆژنامەنووسان و چاودێنانی سیاسی ڕۆڵی پەیام لە خزمەتی هاوڵاتیان و داکۆکی لە مافی ستەملێکراوان بەرز دەنرخێنن. ڕۆژنامەنووسێک دەڵێت لە ڕووداوی 16 ئۆکتۆبەر و سەرژمێریدا پەیام سەلماندی لە خەمی خاک و پاراستنی نیشتیماندایە. سەرەتا پیرۆزبایی لە کەناڵی پەیامەکەین لە ساڵیادی دامەزراندنی ئەو کەناڵە خۆشەویستە. دیارە کەناڵی پەیام دەنگ و ڕەنگی هاوڵاتیانە بە تایبەتی ناوچە جێنابکان. ئێمە لە کەرکووک لە 2014 لەسەر شەقامی لۆک مامۆستایی ناڕازی کەناڵی پەیام هەمیشە دەنگیەوەی گیاردوتە دەسەڵات، بۆیە دەستخۆشیان لیەکەین و کەناڵی پەیام بۆتە کەناڵێک کە ڕاستیەکان بگێرێتە دەسەڵات، پەیامی هاوڵاتیان بگێرێتە دەسەڵات. کەناڵی پەیام بەڕاستی ناوەکەی بەخۆیوەتانێ پەیامێکە لە پەیامی هاوڵاتیان دەگێرێتە دەسەڵات. ئەتوانم دوو شایەتی بدەم بۆ کەناڵی پەیام لەم ساڵیاداکە پەیام ئەتوانێت شانازی پێوە بکە. یەکەمیان لە 16 ئۆکتۆبەرە پەیام زۆر بە نەرمی و بە جوانی لەسەر ئەو ڕووداوە ئیشی ئەکرد و کاری بۆ ئەوە ئەکرد کە خەڵک کەرکووک جێنەهێڵێ و جیاواز لە ڕاگەیاندنی حیزبەکان کە بۆ شکاندنی یەکتری ئەو ڕووداوایان قۆستەوە. ئەم بەستکردنی بە بەرپرسیارانەتر مامەڵەی لەگەڵ ئەو ڕووداوە کرد کە مێژووی سەلماندی کاتی سەلماندی کە ئەو مامەڵەکردنە نەتەوەی تر و استراتیژی تر بوو لەگەڵ ئەو ڕووداوە. خاڵێکی تر کە لەم ساڵیاددا پەیام ئەتوانێت وەکو شانازیەک بۆ خۆی تۆماری بکات زیاتر لە هەر کەناڵێکی تر یان هاوشانی هەندێک لە کەناڵەکانی تر ڕۆڵی هەبوولەوەی کە خەڵکی هۆشار بکەنەوە دەربارەی گرنگی سەرژمێری لە ڕووی سیاسیەوە و ئەوەش بۆ هۆی ئەوەی کە لە 19 یانزەدا بە سەدان هەزار کەس ڕوو بکاتەوە ناوچە دابڕاوەکان و کەرکووک. ئەندامێکی خولی پێشووی پەرلەمانی عێراقیش دەڵێت لەم فەوزای ڕاگەیاندن و بێسەروبەرەیە پەیام توانوێتی سەنگی خۆی بپارێزێت و لە بەرەی خەڵک بمێنێتەوە. سەرەتا پیرۆزبایی لە برادرانی کۆمەڵ و بەڕێوەبەر و کارمەند و ستافی کەناڵی پەیامەکەم بە بۆنەی 17 ساڵەمین یادی دامەزراندنیەوە. دیارە لە ماوەی ڕابردوودا پەیام کەناڵێکی سەنگین بووە، کەناڵێک بووە توانیوێتی هاوسەنگی خۆی لە ناو ئەو فەوزا ئیعلامیەی کە هەیە ڕابگرێت و توانیوێتی کەناڵێک بێت جێی متمانە بێت بابەتەکانی و بینەری تایبەتی بۆ خۆی کۆبکاتەوە. ینی لەم فەوزایەی کە هەیە بە تایبەت لە ڕاگەیاندنە ئاسان نییە کەناڵێک کە کەناڵی حزبش بێ بتوانێت بەو شێوەیە ئەو هاوسەنگیە لە دەربڕین و لە گواستنەوەی هەواڵ و لە بابەت و بەرنامەکانیدا بەو شێوەیە دەربڕێ جێگای ستایش و دەستخۆشیە. کەناڵی ئاسمانی پەیام کە کەناڵی کۆمەڵی دادگەری و زمانحاڵی حزبە هەمیشە وەک کەناڵێکی خەمخۆر و داکۆکیکار لە داواکاری ڕەوای هاوڵاتیانی کوردستان کاری کردووە و پێچەوانەی کەناڵە حزبیەکانی دیکە بووە کە تەنها بە شانوباڵی خۆیاندا هەڵدەدەن. لە ساڵیادی دامەزراندنیشیدا پەیام دووپاتی دەکاتەوە بەردەوام دەبێت لە پشتیوانی داوا و مافەکانی هاوڵاتیان. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.